یەکێکە لە گرنگترین و بەناوبانگترین داهێنانەکانی مرۆڤایەتی چەندین گۆڕانکاری بەسەردا هاتووە. مێژوەکەی بۆ زیاتر لە 3500 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. پێنووس داهێنانە کەم وێنەکە. پێنووس یەکێکە لە گرنگترین و بەناوبانگترین داهێنانەکانی مرۆڤایەتی هەر لە کۆنەوە گرنگیەکی تایبەتی پێدراوە، بەهۆیەوە توانراوە مێژوو بنووسرێتەوە. زانایان بە چەندین ڕووداوی مێژوو ئاشنا ببن بەهۆی ئەو داهێنانەوە. بەپێی سەرچاوەکان پێنووس یەکەم جار لەلایەن سۆمەریەکانەوە لە لقی دارەکان دروست کراوە. مێژوەکەی بۆ زیاتر لە 3500 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. سۆمەریەکان لقی دارەکانیان لێ کردوتەوە، بەشی خوارەوەیان تیش کردووە، پاشان لەسەر تابلۆی قوڕین کە پێی دەوترات تاتە قوڕینە دەستیان بەنووسین کردووە. دواتریش تابلۆکانیان دادەنا تا وشک دەبوویەوە. ئەرە و تابلۆیانە ژمایەوە و ئێستا ئێمە بەهۆی ئەو تابلۆیانەوە شارەزایی مێژووی ئەو سەردەمەمان هەیە. دواتر کە هەست بە گرنگیەکەی کرا گۆڕانی بەسەرداهات و لەلایەن میسریە کۆنەکانەوە پێنووسی قەسەبی دروست کرا کە ئەو قەسەبەش لە قەدی ڕووەکی بامبۆ دروست کرا بوو. بەشی کۆتاییان بڕیوە و ڕەنگیان تێکردووە. دواتر لە سەدەی حەوتەمەوە یەکێک لە بەناوبانگترین پێنووسەکان هاتەکایەوە، ئەویش پێنووسی پەڕی باڵندەکان بوو. ئەم جۆرەیان تا سەدەی 19هەم کاری پێکرا. ئەم پەڕی باڵندەیە سەرەتا وشک دەکرایەوە، پاشان کۆتایی پەڕەکەیان بە چەقۆ تیژ دەکرد و دواتر دەیان کردە ناو ئەو ڕەنگەی کە دانرا بوو و باشترین پەڕەکانیش لەو سەردەمەدا پەڕی قەل و پەڕی قاز بووە کە بەکار هاتووە. بەڵامی تر سەردەمی پێنووسی پەڕی باڵندەکانیش کۆتایی پێهات. لە دوایەوەی جۆن مێشێل پێرمینگهام توانی پێنووسی پۆڵایی دروست بکات. بەپێی سەرچاوە مێژوویەکان باز لەوە کراوە کە نیوەی پێنووسەکانی جیهان لە بێرمینگهام دروست کراون. پاشان هەنگاو بە هەنگاو پێنووسی مرەکەبی دروست دەکرێت. یەکەمین داهێنەریشی کەسێکی ڕۆمانی بوو بە ناوی بەتراژ بۆنارد. پاشان پێنووسی مەرەکەبی شل دروست دەکرێت، ئەویش لەلایەن فرۆشیارێک بە ناوی لویز ئەدیسۆن واترمان داهێنراوە. چیرۆکەکەی بۆ ئەو کاتە دەگرێتەوە کە سەرقاڵی ئەوە بووە گرێبەستێک واژۆ بکات، بەڵام مەرەکەبەکە بە گرێبەستەکەدا دەڕژێت، بۆ ئەوەش ناچار دەبێت بچێتە دەرەوە و دانەیەکی نوێ بکرێت، بەڵام تا ئەو دەگەڕێتەوە کەسێکی تر گرێبەستەکە واژۆ دەکات. ئەوەش واتەرمان تووڕە دەکات، وای لێ دەکات هەوڵ بدات پێنووسێک دروست بکات کە چیتر مەرەکەبەکەی نەڕژێت. دوای چەندین تاقیکردنەوە بیرۆکەکەی سەر دەکەوێت. ئەو پێنووسەی واتەرمان بەهۆی تووڕەییەوە دایهێنا تاکو ئێستاش ناوبانگێکی تایبەتی هەیە. ئەم داهێنانەش لە شاری نیویۆرک تۆمار دەکرێت. دواتر بەرەبەرە پەرە بە شێوازی ئەو پێنووسە دەدرێت، بە شێوەیەک مەرەکەب دەکەنە ناولولەیەکی پلاستیکی و سفنجەوە. ئەم پێنووسە بە درێژایی سەدەی 20م بە هەموو جیهاندا بڵاو بوویەوە، تەنانەت چەندین گۆڕانکاری تێداکرا. یەکێک لەوانەشەوە بوو کە کاتێک مەرەکەبەکەی تەواو دەبوو دووبارە دەتوانی تێی بکەیتەوە. بەو شێوەیە پێنووس تا دەهات گۆڕانکاری بەسەردا دەهات، تەنانەت چەندین شێوازی تایبەتیان لێ دروست کرد. لە ئێستاشدا بە هەزارەها جۆر لە هەموو جیهاندا پێنووس بەردەستە و دەتوانیت بە کەمترین نرخ بەدەستی بخەیت و بەکاری بهێنیت. تۆ چی لەسەر پێنووس دەزانیت؟ بە ئێمەی بڵێ.